نابی داکت بێت ئێرانە لۆ چ بێ ماڵە زاوایان ئەدی چ بکەم برام بسمە چێندە دەلۆم باسکە دەی بەو گیانەم جێ لێ بوو زاومە گوتە کچم نابی داکت بێت ئێرە چکە بەشە میراتی نەدا حەقی خۆی ئەمن دەمزانی ئەتوو بۆ ڕۆژەی دەگەی دە باسکە دەی لەمووی ناخۆشتر ژنی ئارامی دەیویست بەتەمای چ و چی دەویست ئەلی گەرێ برام بانە بیتە فتنەکی گەورە کچێ کولێرە گەڕەمەت خوشی منی دەلۆم باسکە دەی ئەوە دەرکەیە بزانم چێە وەی خواتم بەسەر خۆمی نەخوا باش خارە بەخێر بێن یاخوا داکم لێرەیە وەڵا داکتان لێنێ بەسەم پێ بێت داکتار کێشەی چییە وا خۆی کوشتان چی بگیریێ خاڵە واز لە قسانە بینە داکم دەتوانێت ئێستا وەرە دەی وەرە تێپڕندەی وەرە بابا وەرە دایە سەدای لۆ دەگەری بەس پێم برێت چ بووە چ بۆ کوڕم ژنی ئارامی شەڕم لەگەرەکاتن ئارام لۆ منی خۆت پاکردەوە کورە چ بۆ دە قسەی بکە دا لۆ قسەی ناکەی قسەی چ بکەم کوڕم باشە دایە پێم بڵێ تو ماڵی خۆت هەیە چ دەکەی لە ماڵی زاوایان لۆ چی سەر ماڵی زاوایان ماڵی تو هەموو دەمێ ژنت شەڕم لەگەرەکاتن لە هەمووی ناخۆشتت دەویست چی دەویست ئێدە قسەی بکە دایە لۆ قسەی ناکەی دایە لێگەرە کوڕم لێگەرە نابی بابە لۆم باسکەم براتم ژنەکە بەتەمای چ بوو کوڕم ئەزانی ژنی تو ئەویست چ بکات چ بکە دایە دە قسەی بکە دە قسەیم کە بەتەما بوو چ بکە برام ژنی ئارامی دەویست حەبم بداتێ بمکوژیتن دەمزانی والله دەمزانی برام دەک عەمرت نەمینێ لەگە خۆت و ژنەکەشت ژنەکەت دەویست ئەو کارەش بکاتن والله مستحق لەوە زیاتر مستحقی خوشکەکەم والله ئەتوو بمری مناحەکی ئەوەندە گەورەت کردیا خاچی ژوەرت ناگریتن دەستەکرد لە قەبرێ دێتە دەرێ نازانم تو دڵت هات بەدەستی خۆت دوو کچت هەبوو زەرجی خۆت چووینە میراتی بێبەشت کردم ئێخوا ئەو هات لێ دەکا جۆب دێ ئارام ئەگەر دەتەوێت داکرد لەوەی زیاتر بسواتر نەبی هەستا هەتا زۆر بڕۆخانەی فرۆشە حەقی خوشکەکانیشت دە و حەقی ئەو برایشتدا هەستا دەی باش جێ بگرە خاڵە ئەنگۆش جێ بگرن تازە بە خەونیش ئەو شەڕ ڕوونادا ئەوان لەسەر ڕەزامەندی خۆشیان مۆریان کردیان تێگەیشتن ئەوە مش ڕۆیشتم هەی نەفرەتت لێبی ئەولات دایجان هەموو خەتای تو بە پشتگیری ئەو کوڕت کرد کتێ چەند جارم پێ گوتی خانی بەناو مەکە ئەو درۆی گەورەشتان بەم کرد ئەم لەکن خوشکەکانم گوتم ئەمنیش حەقم وەرنەگرتیە خوایە جان لۆ گەورەی خۆت لێمان خۆش بە خوایە بە قوربان معافم کە خوایە زوڵمەکەم کرد خوایە بە قوربان بەخوای تۆبەکردن دادت نادا خوشکەکەم خوا ئەرحەم الراحمینە لە حەقی خۆشی خۆش بی لە حەقی ئەو کەسانە خۆش نابی کە مافیان خورایە بە تایبەتی ئەوانە کە کچی خۆت بوون مافیانت خوارد